لا سەردەمێکدا کە ئاهەنگەکانی هاوسەرگیری پڕن لە بریق و باق لایت و دیجەی و هۆڵی داخراو گوندی قەڵبەزە لە دەشتی شارەزور گەڕایەوە بۆ ڕۆژگارە جوان و سادەکانی جاران لەوێ نەکێک بردرا و نەخواردنەوەی گازی بەسەر میوانانەدا بەشکرا بەڵکو بۆنی مێخەک و ڕەشماڵ تێکەڵ بە تامی برنج و گۆشتی کوردەواری بوو لە بری دابەزین لە ئۆتۆمبیلی ڕازاوە بووکوزاوە بە سواری ئەسپ هاتنە ناو مەیدانی شایەکە و هەر وەک ساڵانی زوو زاوا زێڕینە بووکەخانی لە ئەسپەکەی داگرت. مامۆستا سەباح کە لە بەرەی زاوایە بە 1964 وت ویستمان بۆ نەقەدیمیەکان زیندوو بکەینەوە ئامانجمان لەم سادەیە پتەوکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان بوو بۆیە کوڕێکی عەشیرەتەکەمان بڕیاریدا بەم دەستورە ڕەسەنە ماڵە تازەکەی پێکەوە بنێ. جا لە حەفلەکە هەردوو هونەرمەندی میلی هێرشکانی حەیرانی و ڕێبەرمەسۆیی لێبوو کە بە دەنگە بە سۆزەکەیان جەوەکەیان گەرم کردبوو. پێم خۆشە کەمێک گوێیان لێ بگرن بۆ ئەوەی ئێوەش بگەڕێنەوە حاڵ و هەوای جاران. ما خەفەت لەخۆم خەفەت و مەینەت بارە لە شانم خەفەت و مەینەت بارە لە شانم ماڵی یارەکەم وەی ڕۆ ئەمڕۆ نازانم ئەگەر دەمزانی بە زمانی بولێبول هەرگیز نەمدەکرد کاری نەبەدڵ ئای خەم وەی خەم من خەم دەفرۆشم وێنەی سەماوەر وەی ڕۆ لە کوڵ و لە جۆشم وێنەی سەماوەر لە کوڵ و لە جۆشم